دیارە من ئەمڕۆ لەسەر دوو کەیس سکاڵای یاسایم لەسەر سەرۆکی حکوومەت و جێگرەکەی تۆمار کردووە لەسەر ڕێگای سەرگەڕان و لەسەر ڕێگای خازر دوو گۆمرگی نایاساییان داناوە بە پێی بە دوواداچوونی ئەمە قسەی بەڕێوەبەری گشتی گۆمرگ هیچ پەیوەندیەکی بە حکوومەتەوە نییە و ئەمە لەگەل فیشخابور عینیشت و بە هەمان شێوە لە نێوان ناحەی تەقتەق و شوانە ئەم چوار گۆمرگە ڕۆژانە نایاساین واتە هیچ وەسڵێکی حکوومەت و هیچ وەرەقەیەکی ڕسمی نییە بۆ بەرپرسە باڵا حزبیەکانن سەدان هزار دۆلارە بن پێشتریش سەرۆکی حکوومەت و جێگرەکەیمان ئاگادار کردێتەوە ئەمە بە معنای تەواو سەرانەیە لای نابن ئەمە جگەل ئەوەی کە لە 26 دوانزە بەپێی بە دوواداچوون و زانیاری ئەمە سەرۆکی حکوومەت 2 ملیۆن دۆلاری داوە بە مەلا بەختیار و دواتر ئیدارەی گشتی یەکێتیڵێن بۆ یەکێتی بووە بە هیچ قانونێک سەرۆکی حکوومەت ساحەتی ئەم سەرفە زۆرەی نییە سەرۆکی حکوومەت بە قانون دەسەڵاتەکانی دیاریەکرێ بۆی نییە چی ویست بیکە بۆیە ئێستا پەرلەمان لاواز بووە ئەم حکوومەتە بەداخەوە نایەتە بەردەم پەرلەمان و ئامادە نییە بۆ هیچ لێپێچینەوە و لێپرسینەوەیەک ئێمە لە دادگا مان گرتووەتە بەر لە دادگا سکاڵامان تۆمار کردووە ئێستش نەبێت ڕۆژێک دێت ئەمانە نەتیجێ هەبێت حیاتی فەرمانبەران و خەڵک لای یەکێتی و پارتی هیچ بەهایەکی نەماوە خەڵک برسیەتی برسی نییە موچەی هەیە موچەی نیە لای ئەمان هیچ بەهایەکی نەماوە باشترین بەڵگەش بۆ ئەوەیە 81 ڕۆژە تەنیا یەک موچە دابەشکراوە لە کاتێکان لەم 81 ڕۆژە 25 ملیۆن بەرمیل نەوت فرۆشراوە کە بەشی 2 موچە و نیو زیاترەکە نایدەن ئەمانە منەتیان بە خەڵک نییە و باکیان بە خەڵک نییە ئەوەی گرنگە لایەن چەند بۆ خۆیان کۆکە